ئەچین بۆ لای ئەم خۆپیشاندەران بۆ پشتگیریان پشتگیریکردنی خەباتی مەدەنی خەڵکی ڕازی لە هەرێمی کوردستان بۆ پشتگیری ئەوان هاتوین. خۆپیشاندەران خۆیان ڕێبەرایەتی خۆپیشاندانەکانی خۆیانەکەن. من بۆیان دیاری ناکەم کە چیەکەن بەڕاستی، ئەوان خۆیان دیاریەکەن کە چیەکەن، بەڵام داواکاری من ئەوەیە کە بە خۆپیشاندانەکان هەمووی بە شێوەی هێمنانە بەڕێوە بچێ. خەڵک ناڕازیە تووڕەیە، ئەم دەسەڵاتەش پێویستەکات گوێ لە داخوازەکانی خەڵک بگرێ بۆ ئەوەی خەڵک بەرەو توندوتیژی نەڕوە. من دڵنیام خەڵکیان ئێوە بە شێوەیەکی مەدەنی و بە شێوەیەکی زۆر ئاشتیانە خۆپیشاندان بکەن، تکایە داخوازی خەڵک لەبەرچاو بگرن، وەگەرنە دوور نییە باقارێکی ترا بکەن. خەڵک داوای ڕۆشتنی ئەم دەسەڵاتانە. بەڵێ وای ڕاستە 26 ساڵ حکومڕانی ئەم نخبەیە کە ئێستا لەسەر حکومن لە هەرێمی کوردستان بە تەواوەتی شکستی سەلماوە دەرکەوت کە نەک ناتوان پاشە ڕۆژێکی باش بۆ خەڵکی کوردستان دابین بکەن، بەڵکوی ڕۆژ بە ڕۆژ دۆخی خەڵک، ژیانی خەڵک، گوزەرانی خەڵک، دۆخی هەرێمی کوردستان بەرەو دواوە گەڕێنەوە، بۆیە خەڵک مافی خۆیان.